ئەچینە پیرانشاد دیارە لەلایەن کۆمەڵێک مرد منداڵەوە توانراوە کە هەریەکەیان دەستڕەنگینن بە شێوازێکی جیاواز پێشانگایەکی تایبەت و بە تایبەتیش بۆ چەندین کاری هونەری ناوازە بکرێتەوە. لە مستەمع فەرهەنگی ئەمە نمایشگایەکمان پێکێناوە بە نێوی اختتامیەی تابستان کە نێوی نمایشگای قشمان هاوینە بۆ ئەو هونەر جوانەمان کە وەختی فەراغەتی هاوینێ هاتوون و بۆ هاتوونە کلاسەکانماندا شرکەتیان کردووە. ویستمان یەکدا لە نمایشگایان بۆ دابنین کە ئەستەرەکانیان بە نمایش دابنین. تعدادی ئەستەرەکانمان نزیک بە 200 شاید دەتوان بڵم کتر لە 200 ئەستەرە. تعدادی هونەرجۆکانمان 16 نەفەر دەبن تقریبا. کارەهایەکی زۆر باشیان ئێرائەداوە، زۆر هیچ دڵخۆشن کە هاتوون و ئەو نمایشگایە شرکەتیان کردووە. ئەمەش فەقەت هەدەفمان ئەوە بوو کە هونەرجۆکانمان دڵخۆشکەین. شارەوەکە بەرگۆزار کننده و نمایشگاهین هەندێک لە منداڵەکانی شار بۆ فێربوونی کاری هونەری و نەقاشی ڕوویان دەکاری گالێری و ئامۆزشگاکان کردووە بە ئێستاش کە بەرەو تەواوبوونی هاوینەینا کاری منداڵەکانمان بە عنوانی اختتامیەک کلاسەکانی هاوینێ بە عنوانی نمایشگایەک داناوە و بەرگۆزار کردووە کە هەم دڵخۆشەیەک بێ بۆ منداڵەکان و هەم دڵگەرمەیەک بێ بۆوان کە کارەکانم بە نەمایشدا دەنرێت و بەدیار دەکەوێت. تقریبا لە ئەوڵی تیرما هێڕا دەستمان کرد بە شرکت لە کلاسەکانی خانم نایبین لە فێربوونی سەبکەکانی کوبیسم، تەبیعەت، فانتێزی و ئەو کلاسانە بەردەوام بوون تا ئاخری شەهریوەر کە کلاسەکان هەموو بە خلاص بوونن و ئەوەی کە دوایەوەی کە ئەمە کولەن سەبکەکانمان فێر بووین و ئامۆزشی تەواومان دیت هاتین کارەکانمان بە نەمایش داناون بە مودەتی 1 هەفتە